پێشبڕکێی مەزامیری میحراب بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز. پێشبڕکێی مەزامیری میحراب بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز بە سپۆنسەری کۆمەڵێک کەسایەتی بەڕێز و دیاری بەریتانیا و بۆ یەکەمین جار لەسەر ئاستی بەریتانیا لە مزگەوتی جودی لە بێرمینگهام بەڕێوە دەچێت. بەشداربووان پێکهاتوون لە قورئان خوێنانی ڕەوەندی کوردی لە تاراوگا. ئامانج لەم پێشبڕکێیە بەس ڕاگرتن و برەودانە بە ئاشناکردنی موسڵمانانی کورد لە تاراوگا بە قورئانی پیرۆز و گەشەپێدانی تواناکانیان. پێشبڕکێکە لە ڕۆژی یەکشەممە بەرواری 15 مانگی جەنیوەری 2023 بەڕێواچێ لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ دەست پێەکە تا کاتژمێر 9 شەو. تەواوی بەشداربووان خەڵاتەکرێن لەگەڵ خەڵاتی زۆر تایبەت بۆ یەکەم و دووەم و سێەم. خوانی ئێوارە ئاماداکرێ و دوای تەواوبوونی پێشبڕکێکە پێشکەشی میوانە بەڕێزەکانەکرێ. ناونیشان 298 دۆدلی ڕۆد، بێرمینگهام B18 4HL. بۆ زانیاری زیاتر و ئارەزووی بەشداریکردن تکایە پەیوەندی بکەن بە مامۆستا کاروان دارتەش 0873 415 5096. پێشبڕکێی مەزامیری میحراب بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز.